سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەردەوامین لەگەڵتانە بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە کۆلێژەکانی کارژێڕی و ئابووری باسی بەشی ئابووری بۆ ئەوەی خۆشەویست دەکەین کە قوتابیانی وێژەیی زیاتر ئەتوان سوود لەم بەشە ببین و هەروەها کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران باسەکەین. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکانمان تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. ئەوەی باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژەکانی کارژێڕی و ئابووری بەشی ئابووری بە هیوای ئەوەی سوودی لێ بێنن لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین تاوەکو وەکو بناغە و داتا و زانیاری بەکاری بێنن. خۆشەویستان ئێرە پێتان ئەڵێن ماندووبوونمان لە یاد مەکەن و لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن. هەروەها هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانش سوود لە کەناڵەکەمان ببینن. بە هیوای سەرکەوتنتان.